کتێبی دەنگی کێ بەنهێنی حکمی جیهان ئەکات. ئەم کتێبە مەنسوور عەبدولحەکیم نووسیوێتی و هیلال سابر کردوێتی بە کوردی. ئەم بەرهەمە دەستگای چاپ و پەخشی ڕێنما بڵاوی کردوێتەوە و مافی دەنگیشی پارێزراوە بۆ پێشڕەو عومەر. کتێبی دەنگی کێ حکمی جیهانەکات لە ئامادەکردنی شوانەیە و بە دەنگی پێشڕەو عومەر پێشکەشەکرێت. ئینجیلە نوێیەکان ئەمریکا بەرەو کۆتایی ئەبن. تاقمی ئینجیلە نەریتخوازەکان ئوسوڵیەکان کە لە سەدەی ڕابردوو سەریان هەڵدا چەندین پارچە ئینجیلیان بەدەستەوە گرتبوو لەوانەی کە باز لە پێشبینیەکانی ئاخر زەمانەکەن و بە تایبەتیش سفری ڕوئیا کە بە دیاریکراوی باز لە شەڕی هێرمەجدونی کۆتایی زەمانەکە لە بەشی 16می ئینجیلی یوحەنادا هاتووە کە 200 ملیۆن پیاو لە سوپای ڕۆژهەڵات بۆ ماوەی ساڵێک شەڕەکەن. دواتر ئەم سوپایە پاژەوەی هەموو شتێک گوێرانەکە ئاگاتە ڕووباری فرات. ئەوەش ئەو جەنگە ئەتۆمیەیە کە تە ڕووشک پێکەوە ئەسووتێنێت و تەمەنی گۆی زەوی کۆتایی پێدێنێ. تەنها کەمێک جوولەکە ئەمێننەوە و ئەوەی لە تەمەنی زەوی ماوە تەواویەکەن. سفری حزقیالیش 38 و 39 زیاتر دەربارەی ئەو جەنگە ئەتۆمی ئەدوێت وەڵێ. بارانەکان بەخوڕە بارێن و باردەکان ئەتوێنەوە و ئاگر ئەبارێت و زەوی ئەلەرزێ و چیاکان تەختە بن و بەردەکان هاڕەکەن و دیوارەکان بە شێوەیەکی ئەو پەڕی تۆقێنەر لەگەڵ زەویدا تەختە بن. لە سفری زەکەریاشدا 12 بۆ 14 وەسفێکی دیکەمان بۆ ئەو جەنگە بەرچاوەکەوێ. خەڵکی هەر بە پێوە پێستیاندا ئەماڵدرێت، چاو زمانیشیان ئەتوێتەوە و دا ئەخورێت. هەروەها سفری حزقیال ئەڵێ 7 مانگ درێژەی ئەبێت هەتا ماڵی ئیسرائیل بتوانێت دفنیان بکە پێشەوەی سەرزەوی پاک بکەنەوە. لەبیرمان نەچێ ئەم دەقانە ئاماژە بۆ دابەزینی مەسیح سەلامی خوای لێبێ دەکەن بۆ سەرکردایەتیکردنی ئەو شەڕە و گرتنە دەستی جڵەوی کاروبارەکان کە ناو ئەبرێ بە حکمی هەزارەی سەیدی مەسیح لە سەرزەوی. لای مەسیحیەکان بە هاتنی دووەم ناو ئەبرێ، بەڵام لای جوولەکە هاتنی یەکەمی مەسیحە. ئەمە ئینجیلە نەریتخوازەکان لە ئەمریکا و ئەوروپا بازاری گەرمەکەن، یان ئەو بزوتنەوە زایۆنیزمە مەسیحیەی کە لە سەدەی ڕابردووە دەستی گرتووە بەسەر ئەمریکادا و تا ئێستا کەش بەردەوامە. ئەمەش هۆکار بۆ شەڕەکانی ئەمریکا و دەستێوەردانی سەربازی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە دیاریکراویش خاکی فرات خاکی عێراق بۆ ئەوەی نزیک بێت لە خاکی شەڕی کۆتاییەوە. هێرمەجدون لە فەڵەستینە. تەنانەت سەرۆکی پێشووتری قەشە ئینجیلەکان سیسی کریب ساڵی 1977 شتێکی نووسیوتی: لەم جەنگەی کۆتاییدا مەسیحی پاشا ملیۆنان کەسایەتی سەربازی درەوشاوە بەیەکدا ئەهاڕێت کە بەرەی دژ بە مەسیح بەڕێوەیان ئەبا. لە پەرتووکەکەیدا کۆتا گەورەترین گۆی زەوی نووسەر هاڵ لێنتسی ئەڵێت بە دڵنیاییەوە دەوڵەتی ئیسرائیل هێڵی مێژوویە بۆ زۆرینەی ڕووداوەکانی ئێستا و داهاتوو. پاشان ئەڵێ پێشەوەی جوولەکە ببنە دەوڵەت هیچ شتێکیان نەدرکان و پەردەیان لەسەر ڕووی هیچ زانیاریەک لا نەدا، بەڵام ئێستا کە ئەوە ڕوویداوە واتە کە بوونەتە دەوڵەت ژماردنی بەرەوژێر هەتا سفر عودت تەنازولی دەستی پێکردووە بۆ ئەو ئاماژانەی پەیوەستن بە سەرجەم ڕووداوە پێشبینی کراوەکانی داهاتووەوە. لەبەرەوەش کە پێویستە هەندێک بازنە بۆ هێزگەلێکی سیاسی تایبەت و بە پشتبەستن بە پێشبینیەکان دەرکەون. ئیدی جیهان هەمووی لە چوار دەوری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت لە دەوری ئیسرائیل لە ڕۆژەکانی کۆتاییدا چڕ ئەبنەوە. هەموو نەتەوەکان شۆک و شپرزە بن
بەوەی کە لەوێ ڕوئەدا. بە دڵنیاییەوە ئێستا ئەتوانین ببینین ئەوەی وتراوە وردە وردە ڕێچکەی خۆی ئەگرێ لە نێو پێشبینیەکاندا، وەک چۆن ڕووداوەکانی ڕۆژانە شوێنی خۆیان لە نێو ڕۆژنامەکاندا ئەکەنەوە. سەبارەت بە جەنگی وێرانکەری داهاتوو هێرمازدۆن لێنسی لە پەرتووکەکەی داڵێ کاتێک جەنگە گەورەکان ئەگەنە ئاستێک، هەموو کەسێک ئەگەری کوژرانی هەبێت ئەو کاتە ئیدی ساتە مەزنەکەیە کە مەسیح مرۆڤایەتی لە وێرانبوونی تەواوەتی ڕزگارەکە. لەم کاتەدا ئەو جوولەکانەی لەسەر بڕین تاریان ئەبێ ئەبن بە مەسیحی. پاش جەنگی هێرمازدۆن تەنها 144,000 جوولەکە لە ژیاندا ئەمێننەوە. ئەوسا هەر یەک لەوان ژن و پیا و مناڵ لە بەردەم مەسیحدا ئەچەمێنەوە. وەک تازە مەسیحیەک هەر کام لەوانەی ئەگەنە تەمەنی پێگەشتن دەست ئەکەن بە مزگێنیدان بە بەشارەتی مەسیح. ئەمەیە بیرکردنەوەی ئینجیلیە نەریتخوازەکان، ئوسوڵیەکانی ئەمریکا و سەرکردە و پێشەواکانیشان. بە تەواوی لە پاش ڕووداوەکانی 11 سێپتەمبەری ساڵی 2001 ئەم فکرە پیلانگیێڕێ ڕوون بۆتەوە. پیلانگیێڕیەکەش بۆ ناوڕۆکی پێشبینیەکانی تەورات و ئینجیل ئەگەڕێتەوە، ئەوەش کە بوشی باوک و کوڕ و سەرکردەکانی دواتریش کردیان دەرهەق بە وڵاتانی ڕۆژهەڵات لە کوشتن و وێرانکاری، ئەوەش کە جەماعەتی مەیمون و بەراز لە فەڵەستین ئەنجامێدەن لە قەڵاچۆی گەلی فەڵەستینی. هەموو ئەمانە لەبەر ئەوەیە کە بەر لە ڕوودانی جەنگی هێرمازدۆن کە جەنگێکە و باوەڕیان وایە ئەبێت موسڵمانان لەسەر خاکی بەڵێندرا و سەر ببڕن و بیان کەنە قوربانی و پێشکەشی خواوەندەکەیانی بکەن. قەشەبات ڕۆبرتسۆن کە یەکێک بوو لە پاڵێوراوانی سەرۆکایەتی ئەمریکا بۆ ساڵی 1988 لە هەڵبژاردنە بەرایەکانی پارتی کۆماری لە بەرنامە تەلەڤیزیۆنەکەیدا یانەی 700 ڕایگەیاند کە شارۆنی سەرۆک وەزیرانی ئیسرائیل هەڵەی کرد کە لەژێر ناوی چارەسەرە دروستەکە ئەیویست فەڵەستین بە بەش لەناو ببە، وەلێ دروست ئەوەیە کە بە یەک لێدان لەناو ببرێ. پاساوی ئەم قەشە ئەمریکا کە خەریک بوو ببێتە سەرۆکی ئەمریکا ئەوە بوو کە موسڵمانان خراپن و پێغەمبەر و خواکەشیان خراپ و شەڕەنگێزن. ئەم وتەی قورئانی پیرۆزی ئەخوێندەوە و ئەی کردە پاساوی قسەکانی بەبێ تێگەیشتن لە مەغزای ئایەتەکە. فإذا انسلخ الأشهر الحرم فاقتلوا المشركين حيث وجدتموهم وخذوهم واحضروهم واقعدوا لهم كل مرصد. سورەتی تەوبە ئایەتی 5 واتە ئینجا کەمانگە حرام و خاوەن ڕێزەکان بڕانەوە، واتە ئەوانەی کە جەنگیان تێدا قەدەغەکراوە کە ئەوانیش ئەم 4 مانگن: زیلقعدە، ذیلحجە، محەڕەم، ڕەجەب. دەسا ئێوەش لە هەر جەنگێکدا مشریکەکانتان دەستکەوت بەمەرجێ ژن و مناڵ و گۆشەگیر نەبن، بیان کوژن و بیان گرن و دیلیان بکەن و گەمارۆیان بدەن و مەهێڵن بەم لاولادا بچن، لە هەموو کەمین و ڕێگەیەکیشدا بۆیان دانیشن. ئەمەیە هزری ئاینی و سیاسی سەرکردە و بیرمەندانی ئەمریکا کە جڵەوی بڕیاری سیاسی و سەربازی گەورەترین دەوڵەتی جیهانیان بەدەستە. هەرچی ئیسرائیل ئەیکا لە داگیرکاری و کوشتوبڕ لای ئەوان بووەتە بەشێک لە ئیرادەی خوددا و هێنانەدی ئەوەی لە ئینجیل و تەورات داهاتووە لە پێشبینیە ئایندەییەکان. هەردوو پێی ویلایەتە یەکگرتوەکانیان خستۆتە لێواری کۆتایی هاتنەوە، چارە نووسیشان بەستوتەوە بە چارە نووسی دەوڵەتی ئیسرائیلەوە. وای لێ هاتووە ئەمریکا بووە بە یەکێک لە ویلایەتەکانی ئیسرائیل، نەک وەک ئەوەی هەندێک پێیان وایە ئیسرائیل یەکێک بێ لە ویلایەتەکانی ئەمریکا. ڕۆژێکیش بوو ڕووس مەزنترین دەوڵەت و هێزێکی گەورە و پێگەیەکی مەزنی هەبوو لە تەرازوی هێزدا پێش هەڵوەشاندنەوەی یەکێتی سۆڤێت لە سەدەی ڕابردوودا بەدەستی ماسۆنیەتی جوولەکە. ئینجی لە ئەمریکەکان گومانیان وابوو کە ڕووسەکان ئەو یەئجوج و مەئجوجەن کە لە پەرتووکی پیرۆزدا باسییان لێکراوە و ئەوانن کە سەرکردایەتی سوپای شەڕ خراپەکەن لە جەنگی هێرمازدۆندا.
هاوپەیمانەتی هەندێک دەوڵەتی ئیسلامی عەرەبی لەگەڵ یەکێتی سۆڤێتیان بە جۆرێک تەماشا کرد، گوایە نیشانەی کۆتایی یان کۆتایی قۆناغی دواتر و دواهەمینی تەمەنی گۆی زەویە کە قۆناغی لوتکە و یەک لای کەرەوە و دامەزراندنی مەملەکەتی هەزارەی مەسیحە کە مەسیح لە شاری قودس 1000 ساڵ جیهان بەڕێوە ئەبات و جوولەکەش ئەبن بە مەسیحی. عەرەبیش پێویستە خاکی جوولەکە کە لە نیلەوە تا فرادەگرێتەوە بەجێ بێڵن، چونکە ئەم خاکە هی جوولەکەیە و بەخششی خودایە بۆ ئەوان بە گومانی خۆیان. هەندێکیش پێیان وایە کە ئێمە زێدەڕەوی ئەکەین لە شرۆڤەکانماندا بۆ ماجەڕای ڕووداوەکان، یان ئێمە لە عاشقانی بیردۆزی پیرانجێڕین کە هەندێک ڕەتیەکەنەوە و زۆرێکیش پشگیری لێکەن. هیچ بەڵگەیەکیش نییە گەورەتر لە گفتار و کردارەکانی خودی خاوەن پێگەکان خۆیان کە بەشدارن لە داڕشتنی بڕیاری ئەمریکادا، وەکو جێری فولویلی مبەشیری ئینجیلی و ڕاوێژکاری سەرۆکی پێشووتری کۆچکردووی ئەمریکا ڕۆناڵد ڕیگان. خانمان نووسەری ئەمریکی گریز هالسل لە پەرتوکەکەیدا النبوءة والسیاسە ئەڵێ ڕۆناڵد ڕیگان یەکێک بوو لەو کەسانەی پەرتووکی کۆتا گەورەترین گۆی زەوی خوێندەوە. ئایا ئەویش وەکو لێنیتسی باوەڕی وایە کە خوا بڕیاریدا بێ ئەم نەوەیە بە دیاریکراوی کە لە ڕۆژگاری ئێستایە ئەژین گۆی زەوی وێرانکەن؟ ئایا دەستمان بە کردەی ژماردنی بەرەوژێر هەتا سفر عدت تەنازولی کردووە بۆ لە ناوبردنی خۆمان؟ هەروەها ئەژڵێت لە سەرەتای ساڵی 1986 لیبیا بووە دوژمنی یەکەمی ڕۆناڵد ڕیگان لە ڕووی نێودەوڵەتیەوە. ئایا ئەمە ئەگەڕێتەوە بۆ پێشبینێکی تەوراتی بە پشبەستن بە وتەی جەیمس میلز سەرۆکی پێشووتری ئەنجومەنی پیران لە ویلایەتی کالیفۆرنیا؟ گوایە ڕیگان ڕقی لە لیبیا بۆتەوە چونکە لیبیا یەکێکە لە دوژمنەکانی ئیسرائیل بە پێی پێشبینیەکان و سەرنجامیش دوژمنی خوایە. لە ئێوارەخوانێکدا کە ساڵی 1970 لە شاری سکرمنتۆی کالیفۆرنیا کە ئەو کات ڕیگان حاکمی ئەوێ بوو سازکرا بۆ ڕێزلێنان لە جەیمس میلز، ڕیگان لە ناکاو دەستی بە قسەکردن کرد بۆ میلز کە لە تەنیشتی دانیشتە بوو دەربارەی پێشبینیە ئینجیلیەکان و بەهای جەنگینمان دژ بە یەکێتی سۆڤێت یەئجوج و مەئجوجی پەرتووکی پیرۆز. میلزیش ئەم ڕووداوە لە مانگی ئۆگەستی ساڵی 1985 لە گۆڤاری ساندیگۆ باسەکات وەڵێت ڕیگان بە چەخت لێکردنەوەیەکی توندەوە پێی ڕاگەاندووە. لە بەشی 38 ئەسحاحی حزقیالدا دەقێک هێڵێ بە دڵنیاییەوە خاکی ئیسرائیل لە داهاتوو ڕووبەڕووی هێرشگەلێک ئەبێتەوە کە سوپاکانی سەر بە دەوڵەتێک کە باوەڕیان بە خودانیە ئەیکەنە سەری. ئەژڵێت لیبیا لە نێو ئەو سوپایانەدا ئەبێ. ئایا تێئەگەیت ئەوە مانای چییە؟ ئێستاکە لیبیا بۆتە شیوعی، ئەوەش ئاماژەیەکە بۆ ئەوەی کە هێرمازدۆن دوور نییە. هەردوو توێژەر لاری جۆنس لە نیویۆرک و ئەندرۆلاخ لە پەیمانگای مەسیحی ئینجیلی لە شاری واشنگتن ئەڵێن لێکۆڵینەوەکەیان قایلیانەکا بەوەی کە ڕیگان لە ڕابردوودا شرۆڤێکی تەوراتی بۆ پێشبینیەک پەسەند کردووە کاڵێت هێرمازدۆنی ئەتۆمی ڕووداوێکە ناکرێت خۆتی لێلادەیت و لەوانەیە ڕیگان تا ساڵی 1986 لەسەر ئەم بیر و باوەڕە بەردەوام بووبێ. بابەتەکەش بەڕادەیە کاریگەر و سەرنج ڕاکێشە من بەشێکی تایبەتی تەرخانەکەم بۆ ڕیگان و بیر و باوەڕەکەی. خۆشەویستان، لاڵقەی داهاتوودا درێژەی ئەم کتێبەتان پێشکەشەکەین. هاوڕێمان بن.